بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتە بابەتی نەخۆشی تالاسیمیا و هەروەها بە بڕیاری سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ناردنە دەرەوەی 100 نەخۆش لەوانەی کە نەخۆشی تالاسیمیایان هەیە میوانێکمان لەگەڵدایە قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئیبراهیم محمەد مستەفا سەرۆکی ئەنجومەنی باڵای تالاسیمیای کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەلامان میوانە. کاک ئیبراهیم زۆر بەخێر بێن، شەوتان باش، بەڕێزاریکردنتان لەگەڵمان. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین، ینی لە کاتێکدا کە بۆ خۆت باش دەزانی حکوومەتی عێراقی بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستانی بڕیوە. لەم کاتەدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دەدا بە ناردەدنەرەوەی 100 نەخۆش لەوانەی تالاسیمیا بۆ ئوردون و بۆ تورکیا بۆ چارەسەر. خوێندنەوەتان بۆ ئەو بڕیارە چییە؟ ئێمە پێشەچی زۆر سپاسی بەڕێز کاک مەسرور بارزانی دەکەین کە ئەو بڕیارەی کە دای لە بۆ خانەوادەی توشبانی نەخۆشی تەلەسیمیا زۆر گرنگ بوو. بەڕاستی ئێستا هەر توشبەکی نەخۆشی تەلەسیمیا دڵی زۆر خۆشە بەو بڕیارەی کە کاک مەسرور دای. ئێستا کە ئەمە زیاتر برین نزیکەی 4000 توشبی نەخۆشی تەلەسیمیامان هەیە لە هەرێمی کوردستان، هەمووی لە خێزانی هەژار و کەم دەرامەتن و چەند ساڵە چاوەڕوانی بڕیارێکی واینە. ئێستا کەش ئەو بڕیارە دەتوانین برین دڵخۆشکەرە لە بۆ هەموو توشبوانی نەخۆشی تەلەسیمیا و چارەسەری 100 توشبووی نەخۆشی تەلەسیمیا لەو کات و ساتە قرارەشی زۆر زۆر گرنگە، زۆر زۆر مهمە لە بۆ توشبوانی نەخۆش تەلەسیمیا. باش کەیک ئیبراهیم ئەو نەخۆشیên تەلاسیمیایە ئەو دەرمانên پێداویستیên پزیشکی بۆوان مثل لە کوردستانی اون چاوا بکاردێن چاوا دەکەون دەستێ بێت. ئێستا ئەمە کێشەی توشبانی نەخۆشی تەلەسیمیا زیادبوونی ئاسنە لە لەشی ڕێژەی ئاسن لە لەشی زیاد بووە. ئێستا کە ئەو دەرزیەی کە پێ دەرێن دیسڤرار لە بەغدایە دابین دەکرێت لە بۆ هەرێمی کوردستان. ئەمە ماوەی 6 مانگ دەبێت ئێستا کە ئەمە و دەرزێمان لێبڕاوە نەماماوە. یعنی ئەوەشان بە دەردی بووچە بردووە ئەوەشیان کردە قالبی سیاسی. یعنی ئێستا کە ئەو دەرزێمان لا بەدەست ناکەوێت. ئێستا توشبوانی نەخۆشی تەلەسیمیامان ڕێژەی ئاسنیان لە لەشی زۆر زۆر زیادی کردووە. باشە، یعنی ئەوەش دەگەڕێتەوە سەر ژیانی مەترسی لەسەر ژیانی دروست بکاتن. باش کەواتە کاک ئیبراهیم ینی ئەوان عێراق نەک هەر لە موچە لە بودجەی هەرێمی کوردستان تەنانەت بۆ نەخۆشەکانیش ئامادە نین هاوکاری بکەن. باش کاک ئیبراهیم بەڕاستی پرسیارێک دێتە پێشێ، هۆکاری نەخۆشی تالاسیمیا چییە؟ ینی هیچ خۆپارێزیەک هەیە لە چیەوە دروست دەبێت؟ بەێ هۆکار هەیە. هۆکارەوەیە ئێستا ئەمە ئەو توشبوانەی نەخۆشی تەلەسیمیا دەبێ پێش ئەوەی هاوسەرگیری بکەن دەبێ ئەوە فاسی HB ئەلکترۆفۆرس بکەن کە بزانن ئایا ڕێژەی ئەوەی تەلەسیمیا لە لەشیان چەندە کلۆ کچ و کوڕیان هەلگریان هەلگرنیە. ئەگەر هەلگربی کچەکەیان کوڕەکە نابێ ئەو هاوسەرگیری ئەنجام بدەن. ئێستا کە ئەمەژە فاسانەمان هەیە لە هەولێر لە نەخۆشخانەکان هەیتمان زیاتر ئەوانەی کە توش دەبن کەم تەرخەمن لەو ئەوەی فاسەی کە بەر لە زەوات ئەو فاسەی ناکەن. دەبێ مەترسی بۆ کو زارۆکەیوان چێ بن مناڵیوان چێ بن بەێ ئەوەی کە برێن هەلگرە کچەکەیان کوڕەکە کە زەواز دەکەن ئەوە 150 دایکەکەیە 150 باوکە ئەو ڕێژەی دەبێتە 100. ئەوە منداڵەکانیان توشبووی نەخۆشی تەلەسیمیا دەبێت کە تەلەسیمیا مێجەری پێدرێن کە مانگانە بەردەوام خوێن وەردەگریت. زۆر باشە کاک ئیبراهیم، ینی جگە لە چاندنەوەی مۆخ کە چارەسەری سەرەکیە، چارەسەری تر هەیە بە دەرمان کە بتوانێت چارەسەری ئەم نەخۆشیە بکە؟ نەخێر نییە، بەس دەبێت چاندنی مۆخ بێ. زیاتر چاندنی مۆخیش لە هەرێمی کوردستان دەکرێت یان ناکرێت؟ ناکرێت، لە کوردستان ناکرێت، بەس لە وڵاتانی برێن تورکیا دەکرێت، لە ئوردون دەکرێت، لە هەند دەکرێت، لە ئیتالیا دەکرێت. ئەمە ببوورە کاک ئیبراهیم، یان بێت ئەم مۆخە لە کەسێکی کەوە وەربگیرێت بۆەوەی جارێککە سەر لە نوێ بچێندرێتەوە چۆن چۆنیە ئەو چاندنی مۆخە لە نزیکترین
ئەو منداڵەیە یان دایک یان باوک یان خوشک یان برا بەو مەرجەی دەبێ متابقەکەی لەگەر مۆخی ئەو منداڵە 100% یەک بێ ڕێژەی 100% دەبێ یەک بێ متابقەکەیە. دخوازم وێ بپرسم نهاکێک ئیبراهیم تەگوت و ڕێژەی حاسن دلاشتە بلند دەبێ بەێ دەرزیژیش بەغدا نەهاتیە 6 مانگە ئەv یەک مەترسی چی مەترسی یعنی فیزیکی لاش وێ نەخۆشیە لەسەر نەخۆشان دەکات؟ بەێ ئەوە ماگانە کە بەردەوام خوێن وەردەگری ئەو منداڵە ڕێژەی ئەو ئاسنەی لەگەر خوێن وەرگرتنەکەی زیاد دەکات کە زیاد دەکاتن ئەو ئاسنە کۆ دەبێتەوە لە جەرجی کۆ دەبێتەوە لە کلیەکانی لە سیەکانی تەرەسوب دەکات وەی لێدێ ئەو منداڵە شێوەی شکلی دەگۆڕێ دەبێتە ددانەکانی دەردەچی شکلی ڕەش دەبیتن وەی لێدێ عەجزی کلەی توش دەبی یان تووشی سوکەری دەکا سەبر یعنی ئەو منداڵە کێشەی ژیانی دەکەوتە مەترسی زیاتر دەکات بەس ئەو دەرزیە لە ڕێگەی ئامێرێک هەفتەی 5 شەو بەکاری دێنیتن بەس پێنجشەم و جومعان دەتوانی بەکاری نەیتن ئەوە ڕێژەی ئاسنەکەی چەندی وەری گرتبی لە ڕێگەی میز دای دەبەزێنیتن یعنی وەکی بەڵانسەکەی دروست بەڵانسە بەرێ باش کاک ئیبراهیم با بگەڕینەوە سەر بڕیارەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە نەڕێدەرەوەی ئەو 100 نەخۆشەی تالاسیمیا ینی تا چەند ئەمە بۆ خۆ دەزانی زۆربەی ئەوانەی کە توش بوو خەڵکانی کەم دەرامەتن ینی چۆن دەبێتە هۆکاری دڵخۆشبوونیان ینی کە منداڵێکیان کەسێکیان کە توش بووە لەو نەخۆشیە ڕزگاری دەبێت ئەمە هەمووشی خۆ دەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت دایکیان باوکیشیان لەگەڵیان دەبێت بەێ ئەو خێزانەی کە برین توش بۆچی نەخۆشی تەلەسیمیا هەیە هیوا و ئاواتی منداڵەکەی چاک بێتەوە ئەو بڕیارەش ئێستا کە کاک مەسرور بارزانی دایتی خۆی منداڵە ینی ئەو هەیوایە دەگەڕێتەوە لە بۆ ئەو خێزانە ئێستا ئەمە لە چی بوو کە منداڵەکەی چاک دەبیتەوە بە چاندنی مۆخ لە دەرەوەی وڵات ینی کەواتە ئەم بڕیارە ئومێدەکە لە بۆ هەموو توشبووان نەخۆش تەلەسیمیا ینی ئومێدی ئەوەش دەکرێت کە بە دوای ئەم بڕیارەشدا بڕیاری تر بێ بۆ ناردنەدەرەوەی ئینشاءڵڵا بەردەوام دەبی ئینشاءڵڵا لە نزیکەوە چاودێرمان دەبن ئینشاءڵڵا توشبووانی نەخۆش تەلەسیمیا ڕۆژێک دادێن ئاهەنگ دەجێڕین بە مناسبەی ئەوەی کە توشبۆکی نەخۆشی تەلەسیمیا لە هەرێمی کوردستان نەماوە هەر من خۆسوێ پرسی بکەم کەکە ئیبراهیم نوها تە دیار کرد و دەردۆرا 4000 نەخۆشیان تەلەسیمیا هەنە ئەv نەخۆشی زێدە دەبە کێم دەبە لە هەرێما کوردستانی دەستی وەدە ئێستا نسبەکە لە کەمبوونە چکە هۆشیاری زیاتر بووە لە بۆ ئەو خێزانانەی برێن ئەو کچ و کوڕێکە هاوسەرگیری دەکەن بە پێی ئەوەی کە لە نەخۆشخانەی مەمون دەباخ ئێستاکە لە ڕێگەی وەزارەتی دات هاوسەرگیری مارە ناکری هەتا نەچن ئەو فحسی بکەن فحسی ئێجبێتۆفۆرس ئەو کاتیفە ئەوە مارە بڕی دەبرێت کە بزان ئەو مندا ئەو کچە و کوڕە هەڵگر نینە دوا ڕۆژیان منداڵی تەلەسیمیان بۆ دروست نابێ gelek spas kek İbrahim Mahmed Mustafa Serokê civata bilenda Talasîmyayê Kurdistanê stûdyo tu mêvanê زۆر سپاسان دەکەم بەڕێ خۆشیتە